کاری من وەرگێڕان بوو لەم پرۆژەیەدا کە لەگەڵ دوو هاوڕێ هەستین بە وەرگێڕانی کتێبێک بە ناوی بەرەو ڕازیکردن. هەروەها من خۆم وەکو باڵین پرۆژەی من کە دوای ئەوەی زانکۆتەوە بکەم هەر وەرگێڕانە کە ئەم هاوینە شارستان بە کاری وەرگێڕان بۆ وەرگێر پێویستە زیاتر بۆمنە کەسێک کە کتێبێک دەکاتەوە لە زمانی عەرەبیەوە دەکاتەوە کوردی پێویستە زیاتر زمانی کوردی دەوڵەمەندتر بێت بۆی بتوانێت بە زمانێکی خەڵک دەوڵەمەند بتوانێت دای بڕۆژێتەوە ڕەوانبێژ بێت کە بتوانێت هەستی خوێنەر بۆ لای خۆی ڕابکێشێت و لە کتێبەکە بێزار نەبێت. پێویستە کە ئاگدار بێت خاڵبەندیەکی ڕەوان بەکار بهێنێت و کێشەی تێدا نەبێت خاڵبەندیەکەی وەروها ڕێنووسەکەی دروست بێت. لەگەڵ چەند خوێندکارێکی تر هەستین بە وەرگێڕانی چەند کتێبێک لە عەرەبیەوە بۆ کوردی و ئەم کتێبانەش هەر یەکە و بابەتێک لە خۆ دەگرێت و بە سەرپەرشتی مامۆستا محەممەد عەزیز کە ئەم هەستە بەو کارەکە بۆ خۆشم یەکەم کارمە کە بەشداریم تێدا کردووە زۆر استیفادەی هەیە بۆ خوێندکارەکان هەم فێری زمانەکەی دەبێت و هەم یعنی ئەزمونێکی دەبێت لە وەرگێڕانەکە بۆ داهاتوی خوێندکارەکان زۆر باشە و هیوادارم زانکۆ پشتگیریمان بکات و هەلی زیاترمان بۆ بڕەخسێنێ بۆ ئەو کاری ئێستا دەکەین چونکی زۆر استیفادەی هەیە بۆ خوێندکار هەم لە ڕووی ئەوەیە فێری زمانەکەی دەبێت و هەم ئەزمونیشی دەبێت بۆ داهاتوو و هیوادارم لە دیزاینکردن لە چاپکردن بۆ یان لەو بابەتانەی کە پەیوەستە بە تەرجمەکردنیان وەرگێڕان. پرۆژەکە بریتە لە وەرگێڕانی کتێب بە دەستە جەمعی لە زمانی عەرەبی و بۆ زمانی کوردیە. خۆشبەختانە سوپاس بەخوای گەورە تا ئێستا کە نزیکەی ساڵێکە دەست بەکار بووین توانیمانە 9 کتێب بە تەواوی لە زمانی عەرەبی وەرگێڕین بۆ سەر زمانی کوردیە هەر کتێبەکەشکەوە ئێستا بە چاپمان گەیاندووە هەمویان بەردەستە بۆ خوێنەران و خوێندکارانی عەزیز. یەکەم مەرجی ئەوەی پرۆژەکەمان ئەوەیە لەوەدا خۆی دەبێتەوە گروپەکان گروپی وەرگێڕەکان هەمویان خوێندکارن تەنها خۆم وەکو مامۆستا لە بەشی زمانی عەرەبیدا سەرپەرشتیان دەکەم. سەرپەرشتیەکە چۆنە؟ یاریکردنی کتێبەکە و بەردەستخستنی کتێبەکە و تا دابەشکردنی کتێبەکان و بەشەکان کەوا هەر تەڵەبەیەک چەند وەردەگێڕێ هەموو ئەمانە زیاتر خۆم دەیکەم و دواتریش کۆکردنەوەیان پێداچوونەوەیان و بابەتی دیزاین و ئەمانە هەمویان خۆم دەیکەم و دواتریش چاپەکانیش بم شێوازەیە کە دەیخەمە بەردەستی خوێنەران یان دەیگەێنمە دەستی وەرگێڕەکانیش هەمویان خۆم هەموو خۆناغەکان لەگەڵیان دامان. بەس ئەوەی کە ئێمە زۆر لایەنەکە ڕاستی پێویستمان پێبەر لەوانەیە هێندی جار دەستخستنی کتێبەکان دەکرێت زانکۆ ئەمەمان بۆ بکە دواتر بابەتی دیزاینەکە دەتوانێت زانکۆ بۆمان کات چونکە ئێمە ڕاستی هەموو ئەمە لەسەر حسابی خۆمان دەکەین بە پارە خۆمان نایکەین و دواتر چاپکردنی کتێبەکان لە هەموو خاڵەکان کەوا گرنگترە تێچووی زۆری دەبێت ئەم چاپێشکەوە زانکۆ بتوانین لەم لانەوە هاوکاریمان کە بەدڵنیاوە ئێمە دەتوانین کاری زۆر گەبر بکەین.